وەک خۆتان تا چەند گرنگی بە بۆنی خۆش و پاکوخاوین دێدەن بەتایبێت ئەو کاتانی کە دێنە دەرەوە؟ وڵی بەقەدەر پێویستی هەوڵ دەدەین ینی پاکوخاوینی خۆمان ڕاگرین و جلوبەرگەکانمان پاکوخاویان بێ و بۆنی خۆ جارجار لە خۆ دەدەین و بەتایبەتی بۆ ناو خەڵک و مزگەوت و بەتایبەتی بۆ کاتی جەماعەتەوەوانە پێویستە ئینسان یعنی بۆنێکی خۆش بەکاربێنێ جا پێویستە ینی ئینسان خۆشە ینی بۆنێکی خۆشی لێبێ نەک دەوروبەرەکەی بۆنێکی ناخۆشی لێ بکە خەڵک بێزارکە زیاد بڵێ بەتایبەتیش بۆ نمونە لە ناو خەڵک و قەڵەباڵغی و لە ناو بڵێن لە مزگەوت لە جەماعەتێ بڵێن دەوروبەرەکە هاچکەی پێی گونابار دەبێ ئەوجا لەخوا بەزیاد وێستا پێداویستی خۆپاکردنەوە و پێداویستی کەسێک بای ئەوەی بۆنی خۆش و ئاوی هەیە لە ماڵەوە لەخوا بەزیاددارە وڵا لەخوا بەدەستا بڵێن داواتی پاکردنەوە زۆرە هەر لە ڕووی بڵێن کلوپەری سابوونە شامپۆیە بۆنی خۆشە حەترا بەڵێ ئەوانە لەخوا بەزیاد بێ زۆرن لەوانەی لە قەدیمدا شتە تۆزە کەم بوو بێ باشە من دەپرسم هیچ کاتێک تووشی حاڵەتێک بووی بۆ نمونە بەلای کەسێکی دا تێپەڕیوی یان لای کەسێک وەستابی لە مزگەوت یان لە شوێنی گشتی بۆنێکی ناخۆشی لێ بوو بێ ئێوەی هەراسان کرد بێ بێگومان حاڵەت هەبووە جاری وا بووە لە مزگەوتێ لە جەماعەتێدا هانی بۆنی ناخۆشم لە دەوروبەرم کردووە تا ئەوەیان کابرا بڵێن سەوزێکی بەکارێناوە سیرە پیازە وەڵاوانش بەڕاستی هەر لە ڕووی شەریشەوە دروست نیوە بزانام حەدیثیشی لەسەرە کە تۆ خوارد بۆن پیوازە هەندێشەیە کە وەراوانە هەرنی بۆ جەماعەتێ باشترە بەجی وایە لەوانێ زۆر گوێ بۆی نەدا لەبەرەوەی هەتا مەلایکەش پێویست حەزە بێت لە مزگەوتێدا بەتایبەتی بنە بازاڕەوانش ئینسان خۆشە بەتایبەتی بۆ پیاوان دەگەی بۆنێکی خۆش خۆدی جلوبەرگەکە تاخوایان بێ جلوبەرگەکەت عراقی دەکا پێویستە زوو بیشوی و تا چەند گرنگە ئینسانەکان گرنگی بە پاکوخاوێنی و هەروەها بۆنی خۆش بدەن کە دێنە ناو خەڵک و ناو بازار بۆنی خۆشە هەموو شتێک ئارێ وڵا پاکوخاوێنی نەبوو شتێک باشترە چی کرد بۆنی مش کەس ناڵێ پاکوخاوێنی لە ئیمانەوەیە ئایمانی پێ هەموو شتێک پێوە خۆشبی جوان بێ خاجوان لەبەر خۆش بێ ئێوە خۆتان تا چەند گرنگی بە پاکوخاوێنی و بۆنی خۆش دەدەن تا بەخانی هەتا هەبێتم ئاخانی گیرمانی پێوەیە بۆنی خۆش کەتەچیە ناو خەڵک ناوخەڵە بۆن لێنەیە ئێستا وە بەخوا دەستێکنی بۆنجێری شێرێ بۆن خەوتا یان بۆن ئارەق بۆن پیاز بۆن سی باشە تۆ هیچ کاتێک توش حاڵەتێک بووی لای کەسێک وەساوی یان بەلای کەسێکدا تێپەڕیوی بۆنێکی ناخۆشی لێ هاتووە ئێوە هەراسان نەبوون بەخوان لەستە مزگەوتێک کارە لە پنا بۆ هەتا نوێژ کول خەی بم لە بۆن دوکڕە بۆن فاتە نوێژەکەتەوە ئار بخوا لە بۆن جگەرێ ئێوە گرنگی بە پاکوخاوێنی و بۆنی خۆش دەدەن بەتایبەت ئەو کاتانی کە دێنە بازار و شوێنە گشتیەکان ئەمن هیوایەتم بوونە هیوایەتیشم بوونی خۆشە هەرێ وەڵای بەمبی بەڕای من لە مناڵێکی ساوە هەتا کاتە پیرەمێردێکی بەمبیە بۆنێکی خۆشی لێبێ بۆنێکی سازگار و خۆش جوان دەرونی ئینسان ئارام دەکات چاوای من بەڵێ پێت وایە بۆنی خۆش دەرونی ئینسان ئارام دەکات دەرونی ئینسانی پاک دەکاتەوە هەم خەڵکیش بێزار ناکە هەراسانی ناخێت ئەگەر دڵخۆشیکەی لەوانەیە دڵخۆشیکەی نەگەز دێتی دێ بەڵای بەم بێ هەموو کاتێک بۆنی خۆشم ئێستا هاتوومەتە ماڵ لە ماڵ هاتوومەتەوە دەرەوە ئێستا بۆنیش خۆشم بە خۆم داگەت ئەزەکەی بۆنی کە بزانم چۆن بۆنیش خۆشم دەدێ هەموو کەسێک خۆی پاک و خاوێن ڕاگرێ کو بەهارام گوڵ گەشت دەبێ چۆن باغە چۆن ئەو گوڵە گەشت دەبێ هیوادارە هەموو کەسێک هەموو دەبێ ئینسان مسلمانان ئاوا پاک و بێگەرد و جوان من جوان Sabe?